هی ئەوەش نییە کە وا بزانین حملەیەکی تر ئاغای قاسم سولەیمانی ئەتوانێ بیکا و ئاغای نووری المالیکیش کەوتی دوای 48 ساعت عەلەمی عێراق لەسەر قەڵای هەولێرە چەقێنین ئێنەشیان چەقا ناشتواننەوەش بکەن جگە لە ورەی کوردیش کە خۆی کورد ڕاستە ئێستا لەژێر سەدمەیەکایە بەڵام ئەو گەلە کووردە هەرچەند داڕزابێ هەرچەند ورشی ڕووخاوێ ئێستا سەدمەکە قوتە داوەکو عیلم نەفسەڵێ دوای سەدمەکە دیسان ڕاستە بێتەوە سەدمەی تەتەر و مەغۆڵ سەدمەی ئیستیعمار سەدمەی عێراقی جەمیل مەدفەعی کە لە 1925 بوو بە حکومەت و هجومی کردوە سەر سلەیمانی بە تەیارە هەروەها ئەو سەدمانەی تری کیمیاوی و ئاش بەتاڵ و هەستانەوە و زمانی نەوەتویەک و لەبەرەوە گەلی کورد بە درێژایی تاریخی خۆی لە ناوچەی خۆیە حاکمی وڵاتی خۆی بە عەلە لەقل مقاومەی خۆی هەبەردەوام هەر کردو هی داگیرکەران هی ئەوەش نێ وا بزانین ورەمانە ڕوخێ بەرامبەر حەشتی وەحشی ئەگەرچی ئێستا ئێمەی ئەهلی ئیسلام ئەهلی تەوحید و جیهادەکە عەدەدێک نین ژمارەیەک نین لە مقاومەکردنی ئەو تاغوتانێ و ئەوانیش بەوانیژە وترێتەوە ئەوەی ئێوەش تەسەورەکەن کە دێن عەلەمی خۆتان عەلەمی یا حوسێن لەسەر قەڵای هەولێر دابنێن بەخوا بێ بشزانن قەڵای تەوحید و جیهادەکە ئاڵای تەوحید و جیهادەکەش لەسەر پشتی ئێوە هەڵەکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار اینجا مەجالی مساومەیتیان نییە ئەبێ بە داگیرکەریان بناسێنین وا بزانین قاسم سولەیمانی پۆل برێمەری ئەمریکاییەکانە بەس لە ڕۆژهەڵاتەوە هاتوو فەرقی بەینی پۆل برێمەرێکی مەسیحی تاغوتی ئەمریکی احتیلال لەگەڵ قاسم سولەیمانیەکی شیعەگەری ئێرانیزمە فەرقیان نییە بە هیچ شێوەیە کە هەردووچیان هاتوون بۆ داگیرکردنی کوردستان ئەو جێشەی کە کۆڵن پاوەڵ ئەیهێناو ئەو جێشەی تر کە لە زمانی ئەو تاغوتانە هاتن بە عێراق وەربوون هەروەکو ئەم حەشدی وەحشیانەوەیە کە بە ئەمری خامەنەئی هەڵس و کەوتەکەن و ئەو بە ئیمامی مستەزعەفی نەزانن و لەبەرەوە هیچ جیاوازیەکیان نییە وە پێویستیشە ئێمە لێیان بکەین بە شەڕی مەزهەب شەڕی مەزهەب یعنی شەڕی عەقیدە شەڕی فکر شەڕی عیبادەتەکان و ئیخلاص بۆ خوا شەڕی مەزهەب بە ئەدیلە شەرعیەکان بە پەروەردەبوون بە تەوحید و جیهادەکە خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ پشو درێژیش بن بەخوا میلەتی کورد زۆر لەوە گەورەترە داڕمانێکی توولانی بەسەرا بێ ئەگەر بەسەریا بەهاتە ئەبوایە زمانی دوای کیمیاوی کە گوند نەمابوو هیچ کەسێ لەو خەڵکە نەمابوو هەموو پێشمەرگەیە پاڵی دابەوەی لە سەقز مێبازیە کریاوی لە ڕاژان پاڵی دابۆ سەرخۆش بوو بەڵام ئەو میلەتە جارێکی کەش هەر دروست بوو زروفەکانی دەوروبەریشمانوان بەشێکین لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە پێڵێن هەر پڕە لە کێش و مەشاکل حتمەن بوارێکی تریش هەرەکرێتەوە بۆ ئێمەش پێویستە بوارێکی عاقلانە بکرێتەوە هەروەکوتیشم ئێمە پێویستە ببین بە بەدیلی قەومیەکان لە مەدای 10 ساڵ و 20 ساڵی داهاتووە بە ئیزنی خوای گەورە ئەوەش ئیشکردنی ئەوێ پلانی ئەوێ خەڵکی دڵسۆزیەوە کە ئیشی لەسەر بکە و پێویستیشە وەکو حەماس وەکو حیزب الله وەکو قاعیدە وەکو پەکەکە وەکو مجاهدین خەڵق دروست بین ئەمما ئەگەر وەکو بزوتنەوە و مەدخەلی و کۆمەڵ و یەکگرت و دروست بین برا تەنزیمێکی کە بۆ دروستکەین شتێکی کە بۆ دروستکەین ئەگەر وەکو ئەم چوارەین کە بڵێن وڵا وەلی ئەمرمانە و مرتەد و کافر